لە کاتێکدا کە وەزیری ناوخۆی حکوومەتی هەرێم داوا لە خێرخوازان و خێرومەندان دەکات لە جێگای ڕێکخراوە خێرخوازیەکان لە ڕێگەی حکوومەتەوە هاوکاریەکانیان بگەێنن بە هەژاران. بەڵام هەمان وەزیر لە نووسراوێکیدا کە وێنەیەکی دەست پەیام کەوتووە و بەرواری 27 شوبات یەم ساڵی لەسەرا داوا لە نەتەوە یەکگرتووەکان دەکات کە لە ڕێگای دەستگای خێرخوازی بارزانیەوە هاوکاریەکانیان دابەش بکەن. پەرلەمانتارێکی کۆمەڵی ئیسلامیش لە پەرلەمانی کوردستان داواکەی وەزیری ناوخۆ بە نایاسایی ناو دەبات و دەژڵێت ئەمەی دەگوزارێت قۆڕخکردنی حکوومەتە لەلایەن پارتیەوە. خودی ئەو نووسراوە پێچەوانەی وتەکانی وەزیری ناوخۆیە کە دەڵێ ڕێگا بە هیچ دەستگایەکی خێرخوازی نادرێ کە کۆمەک دابەشی سەر هاوڵاتیان بکە یاخود تەوزیع بکە دەبێ هەمووی بێتەوە سەر حیساب بانقی حکوومەت و هەروەها یەک جیهەت هەبێ جیهەتی حکومی کە ئەو کارە خێرخوازیانە بکە و هەروەها هەر بۆ خۆشی ئاماژەی بەوە کرد کە ئەو کارانە بۆ مزایدە بەکاردێ بۆ مزایدەی هەندێک لایەن. من وەڵامی دەدەمەوە دەڵێم وەزیری ناوخۆ هەر بە پێی نووسراوی خۆت ئەوەت بۆ مزایدەی حیزبەکەی خۆت بەکارهێناوە کە دەستگای خێرخوازی بارزانی ئەفزەڵ دەکەی بەسەر کۆمەڵێک ڕێکخراوی ناحکومی کە هەمویان کاری خێرخوازی هاوشێ و بگرە باشتریان لە دەستگای خێرخوازی بارزانی کردو بە نمونە بەخشین. بۆیە ئەمە جێگای قبول نییە و پێچەوانەی یاسای ژمارە 15 ساڵی 1993 کە لە پەرلەمانی کوردستان دەرچووە ئەو یاسای ئاماژە بۆ دەکا کە ڕێکخراوی هەیوی سووری کوردستانی دابمەزرێ کە ڕێکخراوێکی حکومی بێ بۆ کۆمەچیکردنی هاوشێوەی کە ئێستا هەیە حکوومەت دەیتوانی زۆر بە ئاسانی ئەم ڕێکخراوە دابمەزرێنی بەڵام تا ئێستا دای نەمەزراندووە. بۆیە لێرە نیەتی حکوومەتمان بۆ دەردەکەوێت کە دەیەوێ هەموو شتەکان بخاتە ژێر کێفی حیزب و بە حیزبیکردنی هەم ئەو قانونە و هەم هەروەها ڕێکخراوەکانیش. بڵاوبوونەوەی نووسراوەکەی وەزیری ناوخۆی حکوومەتی هەرێم کاردانەوەی بەرفراوانی لێکەوتەوە و مەترسی زۆری لای ڕێکخرا و کەسایەتی خێرخوازیەکان دروست کرد بەوەی پارتی دەیەوێت لە ڕێگای حکوومەتی هەرێمەوە هاوشێوەی زۆرینەی کایە و بوارە جیاوازەکان بابەتی خێرخوازیش بۆ خۆی قۆڕق بکات. بە قۆڕخکاری دەزانین ئەو بڕیارەی کە هەیە کە بیانەوەی هەموو ئەو پارە و سەرۆت و سامانەی کە لەلایەن خێرخوازانەوە ئاگات بەدەستی هەژاران ئێمە بە قۆڕخکاریە زانین کە بیانەوێت دەست بەسەر ئەوەشدا بگرن. لەبەرەوە بەڕاستی ئێمە دەڵێین حیف حکوومەت لە جیاتی دەستخۆشی کردن لەو خەڵکە خواپێداوەی کە دەستبارگرن بۆ هەژاران بێت لەمپەر لە بەرامبەریاندا دروست بکە. لەبەرەوە ئێمە دەڵێین لە جیاتی دەستخۆشی کردن لەوانە لەبەرەوە ئەن فەراغی بێخەمی حکوومەتیان بەرامبەر بە هاوڵاتی پڕکردوتەوە ئەم هەژارانە بەداخەوە دەڵێن کە ئەوەی ئێستا ڕوودەدا. دواتر من دەڵێم سەیرە حکوومەتێک خۆی ئەوەندە بچوو کاتەوە بینێتە ڕیزی ڕێکخراوێک کە بیەوێ ئەوەی کە خێرخوازان کۆیەکەنەوە لە پاشاندا دەستی بەسەردا بگرێ. ئێمە ئەزارین بۆ ئەوەی کە یانوێ دووبارە بە عەدالەت بەسەر دەسەڵات و هەروەها بەسەر بەرپرسەکانی خۆیانە دابەشی بکەن وەک ئەوەی کە لە نەخۆشخانەی هیوار ڕوویدا کە بینیمان ئەو خەڵکەی کە پارەی بۆ نەخۆشی شێرپەنجە هێنا دواتر کە ئێستاش لەگەڵدا بێ نازاندرێت کە بەڕاستی چی بەسەر هات. لەبەرەوە من دەڵێم حکوومەت کاتێک دەبووە بڕیارێکی لەو شێوازیە بدا ئەگەر بێت و بە هەموو خەڵکەکەی بڵێ کاکە تاکو ئەم پەتای ڤایرۆسە کۆتایی پێدێ ئێمە کرێی خانوەکانتان لەسەر ئێمە کرێی کارەباکەتان لەسەر ئێمە وروها بژێوی ژیانتان لەسەر ئێمە ئەو کاتە لەمپەر لە بەرامبەر خێرخوازانە دابنێ. بەپێی یاسایەک کە لە پەرلەمانی کوردستان دەرچووە دەبێت حکوومەتی هەرێم بۆ هاوکاری لێ قەوماوان کۆمەڵی هەیوی سووری کوردستانی دروست بکردایە کەچی حکوومەتی هەرێم وەک دروستکردنی سندوقی داهاتی نەوت و گاز و چەندین یاسای دیکەی دروستکردنی ئەم کۆمەڵەیە پەکی خستووە لە ڕێگەی وەزیری ناوخۆوە کە سەر بە پارتی دیموکراتە و داوا لە ڕێکخراوە جیهانیەکان دەکات لە ڕێگای دەستگای خێرخوازی بارزانیەوە هاوکاری هەرێم بکەن. هاوکات دوو ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراقیش لە نووسراوێکیاندا داوا لە نەتەوە یەکگرتووەکان دەکەن کار بەو نووسراوەی وەزیری ناوخۆی حکوومەتی هەرێم نەکەن. عیمران ئەمیر، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.